قەدەغەی هاتوچۆ لە نسێبین لە 14 ئاداری ئەم ساڵەوە دەستی پێکردو و ئێستەیش لە 6 گەڕێکی ئەو ناوچەیە بەردەوامە و ئاکەپە بە وێرانکردنی ماڵی هاوڵاتیان دەیەوێت نسێبین و قامیشلو لە یەکتردا ببڕێت. کاتێک مرۆڤ وێنەکانی شاری نسێبین دەکەوێتە بەرچاوەکانی وێرانکاریەکانی ئەو شارە دەبینێ. دوێنێ وێنەیەک بڵاو بوویەوە کە تێیدا دەردەکەوێت لە یەک گەڕەک تەنها یەک مزگەوت ماوە، جگە لەوە هیچ ئاوادانێکی دی بەدی ناکرێ. لە گەڕێکی کانیکاش کە دەکەوێتە سەر سنووری قامیشلوی ڕۆژاوای کوردستان لە ئێستادا وێرانکاریەکان گەشتونەتە گۆڕستانی حاجیانی ئەو گەڕەکە. هاوڵاتیانیش نەیانتوانی ئەو بربەستانەی کە دەوڵەتی تورک دایناوە دەرباز بکەن، بۆیە تەنانەت مەترسیەوەش لە ئارەدایە کە گۆڕستانەکانیش وێران بکەن. گەڕەکەکانی سەر سنووری ڕۆژاوا لە ژێر ناوی هەرێمی ئاسایشیدا وێران دەکرێن. دیواری کۆنکرێتیش لە سەر سنوور دروست دەکرێەوە و دیوارش لە ماوەی ڕابردوودا بە دیواری شەرم دەناسێنرا بۆ ئەوەی لە نێوان هەردوو شارەکەدا مەیدانێکی چۆڵ دروست بکرێ کە پەیوەندی هەردوو شارەکە لەگەڵ یەکتر ببچڕێنن ئەو دیوارە کۆنکرێتیانە دادنێن. لە ساڵی ڕابردووە 7 جار قەدەغەی هاتوچۆ لە نسێبین ڕاگەیەنراوە سەرباری هەموو تیرۆری دەوڵەتی تورک. گەلانی نسێبین لە بەرخۆدانەکانیان بەردەوامن. لە ئێستاشدا وێرانکردنی ماڵی هاوڵاتیان بە شێوەیەکی دڕندانە لەلایەن دەوڵەتی تورکەوە لەو شارە بەردەوامە.